پێغەمبەری پێشەوە عەلەیهی سەڵات وەسەلام مژدەی تایبەتی بە هەندێکی تر لە یاوەرانی بەڕێزی خۆی داوە کە ئەوانیش ئەهلی بەهەشتن. مژدەی بە عائیشەی خێزانی داوە، مژدەی بە سەیدنا بیلال داوە، بیلالی حەبەشی. جگە لە هەموو ئەوانش دە کەس لەو بەڕێزانە ناویان پێکەوە لە حەدیسی سەحیحە هاتووە هەر لەو ڕۆژەوە لە ناو مسلمانانە بە عەشەرەی مبەششەرە ناسراون، واتە ئەو دە کەسەی مژدەی بەهەشتیان لە دنیادا پێدراوە. لەو حەدیسانە حەدیسەکەی سەعیدی کوڕی زەیدە کە خۆشی یەکێکە لەو عەشەرەی مبەششەرەیە ئەجێڕێتەوە کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام فەرمووی دە کەس ئەهلی بەهەشتن، ئەبوو بەکر لە بەهەشتە و عومەر لە بەهەشتە و ئیتر ناوی ئەوانی تریشی هێنا و فەرمووی عشرة في الجنة، أبو بكر في الجنة وعمر في الجنة وعثمان وعلي والزبير وطلحة وعبد الرحمن بن عوف وأبو عبيدة بن الجراح وسعد بن أبي وقاص. كلا سرعونا ووستا برسيان أدي خود فرمي بلي منيش. أمش حديثي صحيحة وبخاري الرواياتي كردو وأحاديثي تريش زورن كلا عبد الرحمن كوري عوف لا ياوراني تريشوا جراونة للا إمام أحمد وترمزي وبغوي لكتابي مصابيح السنة دباسي كردو. أمش كرتيك الجياني بفري هريكيك لو عشرة مبشرة بالرزانة أو دكسيك مجدي بهشتيان هر لدنيا دا بيدرا.